ئوستاز گەرماوی نۆ ڕۆژە ستافێکی دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی میسری بۆ لێرەوە ئەو هاوکاری و کۆمەچانەی کە بە دەستمان گەیشتوو واتە هاوکاری مادنەی مەبەستبە لێرەوە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئەم موادانەی کە پێویستن بۆ دانیشتوانی کەرتی غەزە ئەم موادانەمان دەستنیشان کردووە لەسەر خواستی ئەوان پاکێجی خۆراکەکان کۆکرێتەوە لەم مەغزە ناکرێتە ناو پاکێجی کارتۆنەکانەوە و پێکاتۆ لە 11 مادە ئەگە ببێ مادانە ڕووکەمە هەندێکیەوە کە لە خیاڵمە ماسی لە قوتونداوی تایە 3 جۆر پەنیری تایە ئاردی تایە ئاوە معکەرۆنیە برنجە گۆشتە پاقلەیە ئەوانن کەوا لە قوتوندراون ئامادەن بۆی هەر کەسێک لە ماڵ دەرەچێ هیچی لەگەڵ خۆی نەبردووە لە هەر کوێ بوو پێویستەکە دەستگای خێرخوازی بەخشین یا هەر وڵاتێک هەر دەستگایەکی تر هاوکارەکان بگەین لەبەرەوەی ئەگەر کە ئەم ژەمە ئەخۆ ژەمی دووەمیان نییە بۆ نمونە ئاو زۆر تاکیدیان لەسەر ئاو کردوتەوە کەلوپەلی پێداویستی پزیشکی تڕەکە بۆ ئێمە دانراوە دەستگای خێرخوازی بەخشین وەک دەستگایەکی نێودەوڵەتی بۆ تا ئێستا من کە پرسیارم کردو هیچ منەظەمێکی خێرخوازی عێراقی کوردستانی لێرە نەبوو بۆ بۆیە شانازیەوە ئەو سرایان بۆ ئێمە پێش بەست خۆشتان ئەبینن لە لایفتەکانمانە ئاڵای هەرێمی کوردستان و ئاڵای وڵاتی عێراقمان داناوە وەک شانازیە کە ئێمە کوردین و بۆ دانیشتووی وڵاتی عێراقین سوپاسی خواکەین کە کارەکانمان تا ئێستا وەک پێویست ئەچێتە ڕێوە و لێرەوە ئەمەی سوپاسی هەموو خێرخوازانە بکەم ماوەی 9 ڕۆژە ئێمە لێرەین بە بەردەوام تەلەفۆنمان بۆکەن ڕۆژانە ئەڵێن چەندین خەم زیادکەن بۆ ئەوەی هاوکاریەکانی ئێمەش بگا وڵی خەڵکانێکەیە ئاڵتونێنێ خەڵکانێکەیە دەخیلێ مناڵەکانیان دێن بە هەزاران و بە سەدان مناڵ هاتووە دەخیلەکەی خۆی هێناوە بۆ دەستگای خێرخوازی بەخشین یعنی حیف نییە ئێمە خۆمان مادوو نەکەین حیف نییە ئەو ئەمانەتەوە خۆی نەگەێنین